200 خاوەن وەلیدەی هەولێر ماوەی 2 ساڵە کارەبا بە بیرەکانی ئاوی حکومەت ئەدەن و دینارێکیشیان لە کرێی ئەو کارەبایە لە حکومەت وەرنەگرتووە. ئەمڕۆ ناچار بوون بچنە بەردەم بەڕێوەبەرایەتی ئاو و داوای ئەو حەقی خۆیان بکەن. پارەی کرێی ئەو مۆلیدانە کە کۆی ئەەکەیتەوە لە ژمارە نایەن ئەوەندە زۆرە، چونکە بە قسەی نوێنەری مۆلیدەکان هەر خاوەن مۆلیدەیەک لانی کەم 10 ملیۆن دیناری کەوتۆتە لای حکوومەت. هەڵگورد فاتح نوێنەری خاوەن وەلیدەکان بە 1964 وت پارەی کارەبایان هی ساڵانی 2024 بۆ 2025 دەشڵێت هەر خاوەن وەلیدەیەک لە 10 ملیۆن دینار تاکو 45 ملیۆن دینار پارەی پێدانی کارەبایان لای حکومەتە. داوا لە پارێزگاری هەولێر دەکات فشار لە بەڕێوەبەری بانک بکات بۆ ئەوەی ئەو پارەیە وەربگرن، چونکە ئەڵێن کە ئەمڕۆ سەردانی ئاوی هەولێریان کردووە پێیان وتراوە دەمێکە نووسراوی فەرمی کراوە بۆ خەرجکردنی پارەکانتان، بەڵام لە بانک پارەیان بۆ سەرف ناکرێت.